بە دووری 10 کیلۆمتر لە شاری تکریتەوە 3000 چەکداری حەشدی شعبی لە خۆمادەکردندان بۆ هێرشکردنە سەر پارێزگای ئەنبار و شاری مووسڵ. ئەمە لە کاتێکدایە کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی تکریت لە نزیکبوونەوەدایە کە لە ئێستادا تەنها بەشێکی گەڕەکی قادسیە لە ژێر کۆنتڕۆڵی چەکدارانی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعشدا ماوەتەوە. ئەم چەکدارانە پاش ئەوەی لە مەشق و ڕاهێنان تەواو بوونە لە ڕۆژانی داهاتوودا بەرەو شاری تکریت بەڕێدەکەون و بە هاوبەشی لەگەڵ سوپای عێراق هێرش دەکەن بەرەو ئەنبار و مووسڵ. مع تخرج دفعة جديدة من المجاهدين الأبطال الذين سيرفدون الجبهة. پاش کۆتایی هاتنی مەشق و ڕاهێنانی ژمارەی گەنجی بوێر بڵند دەدەین کە سەرجەم ناوچەکان کۆنتڕۆڵ بکەینەوە. بەهۆی ئەم بارودۆخەشەوە ژمارەی زۆری هاوڵاتی ئاوارە بوون. کاتێکیش هەر ناوچەیە کۆنتڕۆڵ ئەەکەینەوە داوا لە هاوڵاتیان ئەەکەین بگەڕێنەوە ناوچەکانیان. فعندما نحرر المناطق نستدعي الجميع. مەشق و ڕاهێنانی ئەم چەکدارانە لەلایەن ئەفسەرانی ئێرانیەوە بەڕێوە براو لە چوارچێوەی حەشدی شعبیدا ناوی کەتە ئەبسەید شوهەدایان لە خۆیان ناوە و لەلایەن وڵاتی ئێرانەوە چەکیان پێدراوە. درسته که از ما پشتیبانی میکنن مشورت ڕاستە ئێمە پشتیوانی و هاوکاریانمان کردووە بەڵام ئەمە نابێتە ئەوەی کە بە شێوکی خراپ باس لە ئێران بکرێت بەڵکو دەبێت دەستخۆشیمانێ بکرێت ئەوەی ئێمە کردومانە تەنها هاوکاریکردن بوو. حمایت میکنن فقط همینه. بەرپرسانی حەشدی شعبی بەینارتیان ڕاگەیاند زیاتر لە 1000 ئەفسەری ئێرانی بۆ مەشق و ڕاهێنانی چەکدارانی حەشدی شعبی لە دەوروبەری بەغدا و تکریتن. باز لەوەش دەکەن ڕۆژانە ژمارەیە گەنجی خۆبەخشی شیع مەسەب ناوی خۆیان تۆمار دەکەن بۆ چوونە نێو ڕیزەکانی حەشدی شعبیەوە. مەشق و ڕاهێنانی ئەم چەکدارانە کۆتایی هات. بڕیارە لە ڕۆژانی ئایندەدا بەرەو شاری تکریت بەڕێبکەون. پاشەوەش پلانی کۆنتڕۆڵکردنەوەی ئەنبار و مووسڵ جێبەجێ دەکرێت. ڕۆکان جاڤێنارتی باشووری تکریت.